زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ کە ئامادەم لەم کۆبوونەوە کراوەی ڕاوێژکاریە کە لەسەر بابەتێکی گرنگی ئاستەنگەکانی بەردەم جێبەجێکردنی یاساکان کە پەیوەندیدارن بە توندوتیژی خێزانەوە ئامادەین. من لەلایەن باوکمەوە پەروەردە کراوم کە دادوەر شایستەی ڕێزێکی تایبەتە کە هەر کاتێک دادوەرێک هاتە ژوورێک ئەبێ لەبەری هەستیت و هەر کاتێک لەگەڵ دادوەرێک بی هەرگیز نابێت لە پێش دادوەرەکە بکەوی بەڵکو ئەبێ لە پێش خۆتی بخەی. باوکم لە هەمان کاتە فێری کردم کە ڕەخنەی بنیادنەر پێویستە بۆ گەشەکردنی مرۆڤ و کۆمەلگا. بۆیە داواکارم بە سنگێکی فراوانەوە گوێ لە وتارەکان و هەندێک لەو تێبینیانەی کە هەمە لەسەر پرۆسەی توندوتیژی لە کوردستان بگرن. لە سەرەتای قسەکانمدا دەمەوێت گەشبین بم و بۆ بڵێم کە ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساکانی کە پەیوەندیدارن بە مافی ژنان و توندوتیژی، لە ڕووی گرنگیدان بە پرسی ژن و لە ڕووی دامەزراوەی حکومی و بەشداری ژنان بەبەراورد لە دەوروبەرمان هەنگاوی زۆر باشمان ناوە. بەڵام دوور لە یاسا نووسراوەکان لە واقعدا توندوتیژی دژی ژنان هێشتا بەردەوامە و هێشتا ڕێگایەکی دوور و درێژمان ماوە تاکو بنبڕی بکەین. پێم وایە بۆ کەمکردنەوە و نەهێشتنی توندوتیژی دژی ژنان پێویستە لەسەر دوو ئاستا قسە بکەین. یەکەمیان لەسەر ئاستی پەروەردە و ڕۆشنبیری گشتی کە سرەڕای ئەو هەنگاوە باشانەی کە تاکە ئێستا نراون کە چی دەتوانم بڵێم ئێمە لەم ڕووەوە لە ئاستی چاوەڕوانی مندا سەرکەوتوو نەبووینە. لەمەشتا هەموو لایەکمان بە حکوومەت و بە دەسەڵاتی دادوەری و بە پەرلەمان و ڕێکخراوەکان و لایەنە سیاسیەکانیش بە نووسەر و ڕۆشنبیر و هونەرمەندان و تەنانەت بە مامۆستایانی ئاینیشەوە بەرپرسیارین. بەو هەموو میدیایی کە هەمانە، بەو هەموو خوێندنگا و زانکۆ و ڕێکخراوانەی کە هەمانە، بۆچی نەمانتوانیوە تاکەکان بە جۆرێک پەروەردە بکەین کە پەنا بۆ توندوتیژی دژی ژنان نەبن؟ بۆچی نەمانتوانیوە ئەو باوە کۆمەڵایەتیانە بنبڕ بکەین کە ڕێگا دەدەن بە توندوتیژی و کوشتنی ژن بە ناوی شەرەفەوە؟ ناهوشیاری تاک دەبێتە هۆکاری زیادبوونی توندوتیژی و کوشتن. ئەو ڕۆژە وتم و دیسان دەیڵێمەوە هیچ شەرەفێک لە ژن کوشتندا نییە و شەرەفی خۆمان پەیوەستە بە ڕەوشت و ناخی خۆمان، نەک ڕەفتار و هەڵس و کەوتی کەسێکی تر. لەسەر ئاستی دووەمیش کە ئاستی یاساییە و بابەتی ئەمڕۆی ئێمەیە، بەپەی ئەو راپۆرتانەی کە هاتوونەتە بەردەستم و هەروەها بەپەی ئەو بەدواداچوونانەی کە کردومانە، کۆمەڵێک کێشە و ئاستەنگ و ڕەخنەی زۆر جددی هەن. با لە خودی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی دەست پێ بکەین. هەرچەندە یاساکە بەگشتی یاسایەکی باشە، بەڵام چونکە لە ساڵی 2011دا پەسەند کراوە و لەو کاتەوە تاکو ئێستا کۆمەلگای ئێمە بە کۆمەڵێک گۆڕانکاریدا تێپەڕیوە، ئەو یاسایە وەڵامدەری هەندێک لەو کێشانەی ئەمڕۆ نییە. دوای نزیکەی 9 ساڵی کارکردن بە یاساکە، وەک چۆن لایەنە باشەکانی یاساکە دەرکەوتون، لاوازی و کەم و کورتیەکانی یاساکەش دەرکەوتون. لە هەمان کاتدا یاسای باری کەسیش پێویستی بە هەموارکردنە، کەم یاسایە کە زۆر پەیوەندیدارە بە مافی ژنان و خێزان و هەر چەندە بۆ ئەو کاتەی کە یاساکە دەرچوو یاسایەکی ڕێچکەشکێن بوو، دیسان بۆ ئەم سەردەمە پێویستی بە هەموارکردنەوەیە. بەڵام ئاشکرایە کە ڕەخنەش هەیە لە شێوازی جێبەجێکردنی یاساکان کە دەگەڕێتەوە بۆ شێوازی جۆراوجۆری کارکردنی دادگاکانی هەرێمی کوردستان لەسەر یاساکان. بۆ نمونە لە یاسای توندوتیژی هاتووە کە لیژنەی ئاشتەوایی پسپۆر پێک دەهێنرێت، بەڵام شێواز و ئەندامەکانی ئەو لیژنەیە دەستنیشان نەکراون، بۆیە لە هەر شوێنێک بە شێوازێکی جیا ئەو لیژنەیە پێک دێت. لە هەمان کاتدا هەندێک لەو فەرمانبەر و پۆلیسانەی کە لە دادگاکان کار دەکەن باش ڕانەهێنراون و هەڵس و کەوتیان لەگەڵ تاوان لێکراو یان قوربانیەکان باش نین. جاری وا هەبووە بەهۆی مامەڵی خراپی فەرمانبەرێکەوە کەسێکی تاوان لێکرا و پاشگەز بووەتەوە لە تۆمارکردنی سکاڵاکەی. لەبەرەمەش
لەبەرەمەش نابێت کەسانێک کە لە دادگاکانی تند و تیژی کار بکەن باوەڕیان بە یەکسانی جەندەر نەبێ، یان باوەڕیان بە خودی یاساکە و فەلسەفەکەی پشتی یاساکە نەبێت، یان لەوانەیە پێویست بکە پێداچوونەوە بەو کەسانە بکرێت یان پێویست دەکات ڕاهێنانیان پێ بکرێت. با ڕاشکاو بین سەبارەت بە ڕەفتار و هەڵسوکەوتی هەندێک لە دادوەرە بەڕێزەکانیشە گلەیی هەیە. ئەزانم کە قورسە بۆ چوونی شخصی خۆمان جیا بکەینەوە لە کار و بڕیاری ڕۆژانەمان، بەڵام بۆ چوونی شخصی دادوەر بە هیچ شێوەیەک نابێت زاڵ بێت لەسەر ڕێڕەوی کاری دادگا. هەندێک جار بیر و بۆچوونی ئاینی یان کۆمەڵایەتی دادوەر کاریگەری هەبووە لەسەر ڕەوت و بڕیاری دادگا. هەندێک جار شێوازی جلوبەرگ و ڕەفتاری تاوان لێکراوێک کاریگەری لەسەر بڕیاری دادوەر هەبووە. خۆتان لە من باشتر دەزانن کە دادوەر و ئەو کەسانەی لە دادگاکانە کار دەکەن نابێ بڕیار بدەن لەسەر ڕەفتاری کەسی مرۆڤ، بەڵکو ئەرکیان ئەوەیە بەپێی یاسا پارێزگاری لەو کەسانە بکەن کە تاوانیان بەرامبەر کراوە. هەروەها گلەی ئەوە هەیە کە لێکۆڵەرەکانی داد زۆر جار گوێ نادەن بەو راپۆرتانەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تند و تیژی ژنانەوە ئامادە دەکرێن، بەڵکو بەپێی تێگەیشتنی خۆیان دۆسیەکان ڕەوانەی دادوەرەکان دەکەن. کێشەیەکی دیکەشەوەیە کە هەندێک جار پرۆسەی دادگاییەکە زۆر بەخاوی بەڕێوە دەچێت، بە جۆرێک کە هەندێک لە ژنان و تاوان لێکرا و دوای ماوەیەک پاشکەس دەبن لە تۆمارکردنی سکاڵەکانیان. ڕەنگە هۆکارەکەی کەمی دادوەری تایبەتمەند بێت یان نەبوونی دادگایی تایبەتمەند لە سەرتاپای هەرێمی کوردستان بێت. هەر هۆکارێکی هەبێت دەبێت زۆر بە خێرایی ئەم کێشانە و ئەم کەم و کورتیانە چارەسەر بکەین. بە تایبەت کە زۆر جار دواکەوتنی پرۆسەی دادگاییەکە ڕێگا خۆش دەکا یاسا ببێتە قوربانی سڵحی عەشایەری یان دەستێوەردانی حیزب یان کەسانی دەستڕۆیشتوو، نەک هەر بۆ یاسای بەرەنگاربوونەوەی تند و تیژی خێزانی بەڵکو بۆ هەموو یاساکە. دەزانم لێرە و لەوێ فشار هەیە لەسەر دادگاکان و لایەنە پەیوەندیدارەکان، بەڵام دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سربەخۆیە و پێویستە دادوەرەکان و ئەوانەی لە دەسەڵاتی دادوەریدا کار دەکەن لە پێناو کۆمەڵگایەکی تەندروست و هەروەها لە پێناوی شکۆی خۆیاندا خۆڕاگر بن لە بەرامبەر دەستێوەردان لە کاروباریان، بە تایبەت ئەگەر دەستێوەردانەکە لە دۆسیەیەکی تند و تیژی خێزانی بێت. ئەوە ئەگەری بەهێزی ئەوەیە کە بەداخەوە مافی ژن و کەسی تاوان لێکرا و بکرێتە قوربانی سڵحی عەشایەری و دەستێوەردانەکە. لەم بارەیەوە داواکاری گشتیش دەبێت ڕۆڵی جددی ببینێت، بە تایبەت لە دۆسیەی ژن کوشتن و ڕێگە نەدرێت تاوانبارێک بە سڵحی عەشایەری و دەستێوەردانی کەسانی دەستڕۆشت و خۆیان لە سزای یاسایی بدزنەوە.